چۆن وا دەکەیت دەست بەجێ خەڵکی خۆشیان بوێیت. لە ڕیزدا ڕاوەستا بووم. چاوەڕوانم دەکرد نامەیەک لە نووسینگەی پۆست لە شەقامی 33 نیویۆرکدا تۆمار بکەم. هەستم کرد فەرمانبەرەکە بێتاقەت بووە لە کارەکەی. پولەکانی تەسلیم دەکرد، وەسڵەکانی دەبڕی. پاشماوەی پارەکەشی دەگەڕاندەوە. لە دڵی خۆمدا گوتم هەوڵ ئەدەم کارێک بکەم ئەو کوڕە گەنجە خۆشی بوێم. ئەبێ قسەیەکی خۆش و نەرمونیان بدەم بەگوێیدا. سەبارەت بە خۆم نا، بەڵکو سەبارەت بە خۆی. اینجا هاتم لە خۆم پرسی ئەبێ چی بڵێم کە لە ستایشکن و پیا هەڵدانیدا ڕازگۆ بم. وەڵامی ئەم پرسیارە ناڕەحەتە، بەتایبەت بۆ کەسانێکی نەناس. وەلێ لەم حاڵەتەدا مەسەلەکە ئاسان کەوتەوە، چونکە دەست بەجێ لەو گەنجەدا شتێکم بینی کە بەلامەوە جوان بوو. بۆیە بە دڵگەرمیەوە پێم گوت چەندم پێخۆشە کوڕەکەی منیش پرچی وەکو پرچی تۆوا بێت. بەڕوویەکی خۆش و سەرسامیەوە سیرێکی کردم و گوتی ئێستا وەکو جاران جوان نییە. بەڵام دڵنیام کردەوە کە هەرچەندە هەندێ لە جوانەکەی لە دەستداوە بەڵام هێشتا زۆر جوانە. ئام قسەیەمی زۆر پێخۆش بوو و توێژێکی بچکۆلە کەوتە نێوانمانەوە. لە کۆتاییدا پێمی گوت زۆر کەس پرچم بە جوان دەزانن. گرەو دەکەم کە ئەو گەنجە لە کاتی نان خواردنیشدا خەونی بەو قسەیەمەوە دیوە. گرەو دەکەم کە گەڕاوەتەوە بۆ ماڵیشەوە ئەو قسەی بۆ هاوسەرەکەی گێڕاوەتەوە، یەخۆ تەماشای ئاوێنەی کردو و گوتوێتی قژم جوانە. جارێکیان لە بەردەم جەماوەرێکدا ئەم بەسەرهاتەم گێڕایەوە. لە پاشاندا یەکێک لێی پرسیم مەبەستت لەو قسەیە چی بوو؟ مەبەستم چی بوو؟ مەبەستم چی بوو؟ ئەگەر ئێمە هێندە خۆپەسەند بین نەتوانین بەبێ بەرامبەر کەمێک خۆشحاڵی و ستایشی ڕاستگۆیانە بگەێنینە کەسێکی تر ئەگەر گیانیشمان لە قەبارەی سێوێکدا بێت. ئەوە بێگومان ڕوبەڕووی ئەو شکستە دەبینەوە کە شایستەی خۆمانە. بەڵێ من شتێکم لەو گەنجە دەویست کە بە پارە و پول مەزەندە ناکرێ. ئامانجەکەیشم هاتە دی. ئەو ئامانجەم هاتە دی کە من شتێکم لا پێناوی ئەو گەنجەدا کرد بەبێ ئەوەی ئەو هیچ بۆ من بکە. ئەم هەستەش بەردەوام لە یادەوەرێتیدا دەمێنێتەوە، تەنانەت پاش ئەوەی ڕووداوەکەش بەسەر دەچێ و تێدەپەڕێ. یاسایەکی زۆر گرنگ هەیە لە هەڵس و کەوتە مرۆیەکاندا. ئەگەر گوێڕایەڵی ئەو یاسایە بین هەرگیز ناکەوینە نێو هەڵەوە. لە ڕاستیشدا ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکەین ژمارەیەکی زۆر و زەوەند لە هاوڕێ و ئاشنامان بۆ پەیدا دەکات. وەلێ هەرگا لەو یاسایە دەرچوین دەکەوینە نێودونیای کێشەی بێکۆتاییەوە. یاساکەش ئەمەیە، وا بکە کەسی بەرامبەرت هەست بە بایەخی خۆی بکە. دکتۆر ژۆن دیوی دەڵێت ئارەزووکردنی بایەخداری قۆڵترین هەندەرە لە نێو سروشتی مرۆڤایەتیدا. پرۆفیسۆر ویلیام جیمیس دەڵێت قۆڵترین پرەنسیب لە سروشتی مرۆڤدا بریتیە لە بەدەستهێنانی ستایش. وەک لەبەردا ئاماژەم پێدا. ئەم هەستە ئەو هەندەریەیە کە جێمان دەکاتەوە لە ئاژەڵەکانی ترۆ، هەر ئەم هەستەش بەرپرسیارە لە بەرهەمهێنانی شارستانیەت. هەزاران ساڵ لەمەوبەر فەیلسوفەکان سەرنجی یاسا و ڕێساکانی پەیوەندی مرۆیەکانیان داوە. لەسەر جەم ئەو سەرنج و تێڕامانانەدا یەک یاسای گرنگ بەرهەمهێنراوە. یاساکە شتێکی تازە نییە، بەڵکو چەندە مێژوو کۆنا ئەویش هێندە کۆنا. زروستر لە ئێراندا 3000 ساڵ لەمەوبەر ئاگرپەرستەکانی فێری ئەو یاسایە دەکرد. 24 سەدەش بەر لە ئێستا کۆنفۆشیۆس ئامۆژگاری خەڵکی دەکرد دەستی پێوە بگرن. هەروەها لاوتسی دامەزرێنەری تاویەت یەکەم بنەما کە هەموو بوونەوەری لێوە دروست بووە بنەماکانی ئەو یاسایەی لە دۆڵی هاندا بڵاو کردەوە. بوداش لە ساڕۆخەکانی ڕووباری گەنجی پیرۆزدا 500 ساڵ بەر لە زاین برەوی بەو یاسایە ئەدا. پەرتوکە پیرۆزەکانی هندۆسیش 1000 ساڵ بەر لەو بەروارە ئەو یاسایانیان بڵاو دەکردەوە. مەسیحیش لەسەر بەرزایەکانی یەهودای پیرۆز 19 سەدە بەر لە ئێستا هەمان ئەو یاسایی فێری خەڵک دەکرد. مەسیح هەموو ئەو یاسایی لە یەک دێردا کۆکردوتەوە. ڕەنگە گرنگترین یاسابێ لە جیهاندا کە دەڵێ مامەڵە لەگەڵ خەڵکیدا بەو شێوەیە بکە کە حەز دەکەیت خەڵکی لەگەڵ خۆتدا مامەڵە بکەن.
تۆ ڕەفتاری باشت دەوێت لەو کەسانەی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەیت. دەتەوێت دان بە بەهای ڕاستەقینەت دابنێن. هەروەها دەتەوێت هەست بکەی بەوەی لە جیهانە بچکۆلانەکەدا کەسێکی بایەخداریت. ناتەوێت گوێبیستی پیا هەڵدانێکی درۆزنانە بیت. بەڵکو خوازیاری ستایشی ڕازگۆیانەیت. دەتەوێت هاوڕێ و یاریدەدەرەکانت وەک ئەوە بن کە چارلز شواب دەڵێت، ڕازگۆ بن لە ستایشدا و زیادەڕەو بن لە مەتحکردندا هەمومان کەواتە با پەیڕەوی لەو یاسا زێڕینە بکەین، با ئەوە بدەین با بەرامبەرەکانمان کا خۆمان حەزی پێ دەکەین. ئەوە چۆن دەبێت؟ کەی دەبێت؟ لەکوێ دەبێت؟ وەڵامەکەش ئەمەیە. هەمیشە لە هەر کوێیەک. بۆ نمونە پرسیارم لە فەرمانبەری پرزگای ڕادیۆستی کرد ژمارەی نووسینگەکەی هێنری سوفین چەندە؟ فەرمانبەرەکە لە جلوبەرێکدا زۆر پێکەوتە و ڕێک و پێک بوو. شانازی بە شێوەی وەڵامدانەوەی خۆیەوە دەکرد. لە وەڵامدا گوتی هێنری سوفین کەمێک ڕاوەستە، نهۆمی هەژدە کەمێک ڕاوەستە، ژووری ژمارە 18-16. بەپەلا بەرەو ئەسانسۆرەکە چووم. پاشان گەڕامەوە بۆ لای چەک و پێی بڵێم دەمەوێت پیرۆزبایی ئەو شێوازە جوانت لێ بکەم کە لە وەڵامی پرسیارەکەدا بەکارت هێنا. زۆر ڕوون بوویت لە وەڵامدانەوەدا، وەک هونەرمەندێ وەڵامت دایەوە. ئەوەش شتێکی ئاسایی نییە. لە شادومانیدا گەشایەوە. پاشتر پێیگوتم کە بۆچی لە نێوان ڕستەیەک و یەکێکی تردا کەمێک ڕاوەستاوە و بۆچی هەموو ڕستەکانی بەو شێوەیە دەربڕی. ئەو قسەی من وای لێ کرد بۆین باخەکەی ملیشی ڕێک بکات. پاش ئەوەی گەیشتمە نهۆمی هەژدەیەم هەستم دەکرد شادومانێکی بێسنوورم بەخشیوەتە و گەنجە. نابێت چاوەڕوان بیت ببیتە باڵوێزی فەڕەنسا یاخود سەرۆکی کۆمەڵەی کلامبایکسی یانەی ئیلێک. ئەوجا فەلسەفەی ستایشی بەکاربێنیت، بەڵکو دەتوانیت وەکو جادوویەک هەموو ڕۆژێک بەکاری بێنیت. ئەگەر شاگردی چێشتخانە بۆ نمونە لەبری پەتاتەی برژا و پەتاتەی کوڵاوی بۆ هێناین، با بڵێن بەداخەوە ناڕەحەت دەبیت ئێمە حەزمان لە برژاوە. ئەویش دەست بەجێ وەڵامەداتەوە نا هەرگیز ناڕەحەت نابم، زۆریش خۆشحاڵ و شادومان دەبێ کە دەبینێت تۆ ڕێزت لێگرتووە. دەستەواژەگەلێکی وەکو نیگەرانم 34 دەکەم. دەفەرموویت بەبێ زەحمەت سوپاس. ئەم ڕستە و دەستەواژانە دەبنەهۆی ئەوەی بە ئاسانی ئاشی ژیانی ڕۆژانت بگەڕێت، هەروەها بەڵشن لەسەر پەروەردەبوونێکی باش. با نمونەیەکی دیکە وەربگرین. ئایا هیچ کام لە ڕۆمانەکانی هاڵکەینت خوێندۆتەوە؟ ملیۆنەها کەس ڕۆمانەکانیان خوێندۆتەوە. ملیۆنەها کەس. ئەو کوڕی پیاوێکی ئاسنگەر بوو. لە 8 ساڵ زیاتریش لە قوتابخانە نەیخوێندووە و زانستی وەرنەگرتووە. لەگەڵەوەشدا کاتێ مرد یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندترین پیاوانی جیهان لەوێژەدا. فەرموو ئەوە تۆ و ئەوەش بەسەرهاتی هاڵکاین. هاڵکاین حەزی لە هۆنراوە و سرودی کورد بوو. هەموو هۆنراوەکانی دانتی گبریال ڕۆزیتی خوێندەوە. جارێکان وتارێکی نووسی و تیایدا ستایشی دەستکەوتە هونەرەکانی ڕۆزیتی کردبوو. ڕۆنووسێکی لە وتارە نرد بۆ ڕۆزیتی. ڕۆزیتی بەو وتارە زۆر خۆشحاڵ بوو. ڕەنگە لە ناخی خۆیدا گوتبێتی هەرگەنجێ ئەو بۆچوونە جوانەی بەرامبەر توانەکانی من هەبێ هەر دەبێ زیرەک و بیرتیژیش بێت. بەو جۆرە ڕۆزیتی کوڕی ئاسنگەرەکەی بانکێشت کرد تاکو بێتە لەندەن و لەلای خۆی وەکو سکرتێر کار بکات. ئەم ڕووداوەش بوویە خاڵی گۆڕانکاری لە ژیانی هاڵکایندا، چونکە لەو شوێنە تازەیەدا چاوی دەکەوت بە وێژەوانەکانی سەردەمی خۆی. سوودی لە هاندان و ئامۆژگاریەکانی ئەوان دەبینی. بەو جۆرەش باڕێڕەوێکی ژیاندا ڕۆیشت کابوویە هۆی ئەوەی نەوی بە ئەسۆکانی ئاسماندا بڵاو بێتەوە. هەروەها ماڵەکەشی قەڵای گریبە لە دوورگەکانی مرۆڤدا بوویە مەزارێک و خەڵکی لە هەموو لایەکی جیهانەوە ڕوویان تێدەکرد. لاپەڕا 135 لە پاش خۆشی هێندەی ماڵ و مڵک بەجێهێڵا کە بە 2,500,000 دۆلار مەزەندە دەکرا. لەگەڵەوەشدا کێ دەزانێ ڕەنگە بە هەژاری و نەناسراوی بمردایە ئەگەر ئەو نامەی بۆ ئەو پیاوە ناوداران نەنووسیبایە.
ئەوەیە هێزی هەرە گەورەی ستایشی ڕازگۆیانە و دڵسۆزانە. ڕۆزیتی خۆی با گرنگ دەزانی. ئەمەش شتێکی نامۆ نییە، چونکە هەموو مرۆڤێک خۆی زۆر بە گرنگ دەزانێ. ئایا پێت وانییە تۆ پلەپایت لە ژاپۆنیەکان بەرزترە؟ لە ڕاستیدا ژاپۆنیەکان زۆر خۆیان لە تۆ بەرزتر دەبینن. ئەوان دەخرۆشێن و تەواو تووڕە دەبن. ئەگەر ببینن پیاوێکی سپی پێست لەگەڵ خانەمێکی ژاپۆنیدا دانس دەکات. ئایا پێت وایە پلەپایت لە هندۆسەکان بەرزترە؟ ئەمە یەکێکە لە باشیەکانت، بەڵام ملیۆنێک هندۆسی پێیان وایە پلەپایان لە تۆ بەرزترە. تەنانەت ئەوان خۆراکێک ناخۆن کە سێبەری تۆی کەوتبێتە سەر. ئایا هەستت وایە لە ئەسکیمۆ باشتریت؟ جارێکی تریش وەکو شتێکی باشە، وەلێ ئایا ناتەوێ بزانی ئەسکیمۆ گومانی بەرامبەرت چۆنە؟ لە نێو ئەسکیمۆدا کەسانێک هەن نەکار دەکەن و نە ئەیانەوێت هیچ جۆرە سوودێکیش بگەێنن. ئەسکیمۆ ناوی ناون پیاوە سپیەکان. هەرگەلێک بگریت خۆی بە باشتر دەزانێت لە گەلانی تر. ئەم هەستەش دڵگەرمی و جەنگەکانی پێوەیە. لە ڕاستیشدا هەموو مرۆڤێک بە شێوەیەک لە شێوەکان خۆی لە کەسانی تر بە باشتر دەزانێت. بۆیە باشترین ڕێگەش بۆ ئەوەی بتوانیت بچیتە ناودڵیەوە ئەوەیە وای لێ بکەیت هەست بکات بەوەی تۆڕێزی ئەو بایەخەی ئەو دەگریت لە نێو 36. ئەو گوتەی ئەمرسۆنت لەبیر بێت کە دەڵێ چاوم با هەر پیاوێ بکەوێ پێم وایە بە شێوەیەک لە شێوەکان لە من باشترە. لێرەوە ئیدی دەتوانم لێەوە فێر ببم. لایەنی خەفەت ئامێزی ئەمەش ئەوەیە ئەوانەی پاساوی هەڵوێستەکانی خۆیانەدەن هەستا ناوێکیە تێکچووەکانیان بە هات و هاوار و تێکچوونی دەرونی و غڕور دەتەقێنەوە کە لە ڕاستیشدا ئەمە شتێکی بێزارکەرە. وەک شکسپیر دەڵێت مرۆڤی مەغرور زانیاریەکی سادەی هەیە کەچی فێڵی سیر لە بەردەم ئاسماندا دەکا، ئەمەش فریشتەکان دەگرێنێت. سێ چیرۆک و بەسەرهاتان پێشکەش دەکەم سەبارەت بە سێ بزنسمان کە ئەو یاسایانیان پەیڕەو کرد و ئەنجامی باشیان لێوە دەستهێنا. یەکەم جار ئەم حاڵەتە وەردەگرین کە خاوەنەکەی بەهۆی کەسە نزیکەکانیەوە حەز نەکات ناوی بەرین. پاشەوەی پەیوەندی بە پەیمانگاکەمەوە کرد بەڕێز ڕی لەگەڵ هاوسەرەکەیدا بەرەو لۆنگ ئایسلەند ڕۆیشتن بۆ سەردان و دیدەنی هەندێ لە خزم و کەس و کارەکانی هاوسەرەکەی. لەوێ هاوسەرەکەی ڕۆیشت بۆ سەردانی خزمە گەنجەکانی و مێردەکەی بەجێهێڵا تاکو لەگەڵ بورە پیرەکەیدا بمێنێتەوە. بەڵام ئەوێ باسی چی لەگەڵدا بکە؟ باسی جێبەجێکردنی بنەماکانی ستایش بیری لەوە کردەوە لەگەڵ ئەو پیرێژنەدا دەست بە جێبەجێکردنی و حەوتەکان بکات. بە دەوری خانووەکەدا سۆڕایەوە تاکو بزانێت چ شتێکی تێدایە کە جێگەی ستایشکردنی دڵسۆزانە و ڕاستگۆیانە بێت. لە ئەنجامدا لە پیرێژنەکەی پرسی ئەم خانووە دەوروبەری ساڵی 1890 دروست کراوە، وانییە؟ بەڵێ، کتومت لەو ساڵەدا دروست کراوە. ئەو خانووەم وەبیر دێنێتەوە کە تیایدا لەدایک بووم. خانوویەکی جوانە، ژوورەکانی فراوانن. لەم ڕۆژگارەدا خانووەکان بەو شێوازە دروست ناکرێن. تۆ ڕاست دەکەیت. پیرێژنەکە ڕەزامەندی بۆ دەربڕی. گەنجەکانی ئەمڕۆ بایەخ بە خانووی جوان نادەن، تەنها گرنگی بەوادن خانوویەکی بچکۆلە و بەفرگرێکیان هەبێت و بە ئۆتۆمبیلەکانیان بگەڕێن. ئەم خانووە خانووی خەونەکانە. پیرێژنەکە ئەم قسەی بە دەنگێکی پڕ لە سۆزەوە کرد. ئەم خانووە بە خۆشەویستی دروست کرا. من و مێردەکەم چەند ساڵێ بەر لە دروستکردنی خەومان پێوە دەبینی. ئەندازیارمان بۆ بانگ نەکرد. خۆمان نەخشەمان بۆ دانا. دوای ئەوە بە خانووەکەدا گەڕاندی ڕێزی لەو شتە ئەنتیکە جوانانە ئەگرت کە ئەو ژنە لە کاتی سەفەرەکانیدا کۆی کردبوونەوە. تاقمی قۆری و پیاڵەی ئینگلیزی، دەوری سینی، کورسی فەڕەنسی، پارچە قوماشی ئاورێشم کە کاتی خۆی لە نێمایشگایەکی فەڕەنسیدا پیشاندرا بوون. بەڕێز ڕێی گوتی لە پاش ئەوەی خانووەکەی بە تەواوی پێنیشاندام بردمی بۆ ژێرزەمینێک لەوێش ئۆتۆمبیلێکی جۆری باکاردی نیشاندام کە ئەمیان تاڕادەیەک تازە بوو. دواتر بە دەنگێکی ناسک گوتی مێردەکەم ماوەیەکی کەم بەر لەوەی بمرێت ئەم ئۆتۆمبیلەی کڕی
لەوەتەی ئەو مردووە سواری ئەم ئۆتۆمبیلە نەبوو. تۆڕێزیش تا بە نرخەکان دەگرێت، لەبەرەوە ئەم ئۆتۆمبیلەت پێشکەش دەکەم. پورێکیان، تۆ من شەرمەزار دەکەیت، مڕێز لە بەخشندەیی دەگرم، بەڵام ناتوانم ئەو دیاریە وەرگرم. من خزمی نزیکی تۆ نیم، ئۆتۆمبیلێکی تازەشم هەیە. خۆشت خزمی نزیکە زۆرە، ئەوان حەز دەکەن ئەو ئۆتۆمبیلیان پێ بدەیت. خزم بە سەرسوڕمانەوە پیرێژنەکەوتی: خزم؟ بەڵێ، خزمم زۆرە، کە چاوەڕوان دەکەن بمرم و ئۆتۆمبیلەکە بۆ خۆیان ببەن، بەڵام ئەو ئۆتۆمبیلیان دەست ناکەوێ. ئەگەر نەتەوێ بیدەیت بە خزمەکەنت، زۆر بە ئاسانی دەتوانی بیفرۆشیت. بەڕوومدا هەڵشاخە، بیفرۆشم؟ ئایا پێت وایە دەتوانم بیفرۆشم؟ ئایا پێت وایە چاوم بەرای ئەدا غەوارەیەک ببینم ئەو ئۆتۆمبیلە بەسەر شەقامدا لێ بخورێت؟ هەرگیز بیر لە فرۆشتنی ناکەمەوە. بە دیاری دەیدەم بە تۆ، چونکە تۆ ڕێز لە شتە بە نرخەکان دەگریت. هەوڵیدا خۆی بدزێتەوە لە وەرگرتنی ئۆتۆمبیلەکە، بەڵام نەیدەتوانی بەبێ بریندارکردنی هەستی پیرێژنەکە ئەو کارە بکات. ئەو پیرێژنەی کا بە تەنها لەگەڵ پارچە دانسقە فەڕەنسیەکان و یادەوەریەکانیدا بەجێما بوو، زۆریش ئتامەزرۆی کەمێک سوپاس و ستایشکردن بوو. ڕۆژگارێک ئەمیش کچێکی جوان و سەرنجڕاکێش بووە و گەنجەکان هەوڵیان بۆ داوە. ئەو خانوەشی بۆیە دروست کرد تاکو پەڕی بکات لە خۆشەویستی. لە هەموو لایەکی ئەوروپاوە شتی جوان و دانسقەی بۆ ڕازاندنەوەی خانوەکەی کۆکردەوە. ئێستاش لە نێو نامۆی و پێرێتیدا پێویستی بە کەمێک گەرم و گوڕی مرۆی و ڕێزگرتنی ڕازگۆیانەیە. بەڵام هیچ کەسێک نەبوو ئەو کەمە ڕێزەی پێ ببەخشێت، بۆیە هەر کە ئەو کەسەی دەست کەوت وەک مرۆڤی چاوگێک ئەوی سازگار لە بیابانێکدا بدۆزێتەوە، هیچ ڕێگەیەکی تری شک نەدەبرد بۆ ئەوەی دان بە جوانەکانی ئەو کەسەدا بنێت، بێجگەلەوەی ئۆتۆمبیلە باکرادەکەی پێ ببەخشێت. بە چیرۆکێکی تر وەرگرین. ئەم جاریان لابەرەی دۆناڵدم ماک ماهونەوە. ئەم پیاوە بەڵێندەر بوو لە کۆمپانیای لویس و ڤالنتین بۆ کاروباری ئەندازیاری لە ڕای ویلایەتی نیویۆرک. خۆی دەڵێت پاش ئەوەی گوێبیستی بەس و خواسێک بووم سەبارەت بە چۆن هاوڕێ پەیدا دەکەیت و کاریگەری لەسەر خەڵکدا دەنێیت، دیزاینی خانووەکە من دەکرد بۆ دادوەرێکی بەناوبانگ. خاوەنی خانووەکە هەندێک پێشنیاری پێشکەش کرد دەربارەی ئەو گوڵانەی کە دەیەوێت لە خانووەکەیدا بیانڕوێنێت. پێم گوت: جەنابی دادوەر، تۆ هیوایەتێکی جوانت هەیە، من زۆر سەرسامم بە سەگەکانت. دەشزانم لە نمایشگای سەگەکاندا کە هەموو ساڵێک لە مادیسۆن سکوێر گاردن ساز دەکرێت، شریتی شین بەدەستێنیت. کاریگەری ئەم ستایشە جێگەی سەرسۆرمان بوو. بەڵێ، دادوەرەکە وەڵامی دایەوە: زۆر بایەخ بە سەگەدەم. حەز ناکەیت سەگە بچکۆلەکانم ببینیت؟ نزیکەی یەک کاتژمێر سەگەکانی و ئەو خەڵاتانەشی نیشاندام کە بەدەستی هێنابوون. تەنانەت سەگە بچکۆلەکانیشی دەهێنایە دەرەوە و ئەو دەمارە خوێنانەیانی نیشانەدام کە دەبنا بەڵگە لەسەر جوانی و زیرەکی لە پەڕا 140. دواتر ئاوڕی دایەوە بەلامدا و پرسیاری کرد: منداڵی بچکۆلت هەیە؟ بەڵێ. زۆر باشە. حەزی لە سەگی بچووک هەیە؟ ئەرێ وەڵڵا زۆر حەزی لێیە. زۆر باشە، من دانەیەک لەو سەگانەی بە دیاریە دەمێ. دواتر باسی ئەوەی بۆ کردم کە چۆنی خۆراک بە سەگە بچووکەکە بدەم، هێندەی نەبرد ڕاوەستا و گوتی: بە دڵنیاییەوە ئەوەت لەبیر دەچێ، با شێوازی خۆراک پێدانەکەت بۆ بنووسمەوە. جەنابی دادوەر ڕۆژتە ماڵەوە و چۆنێتی خۆراک پێدانی سەگەکەی بۆ نووسیم. پاشان سەگەکەشی پێدام کە نرخەکەی دەگەیشتە $100. جگەلەوە سەعاتێک و 50 خولەک لە کاتە بە نرخەکەی خۆشی پێدام. هەموو ئەوانەی پێدام تەنها لەبەر ئەوەی من سەرسامی ڕازگۆیانەی خۆم دەربڕی بوو بە هیوایەتەکانی ئەو. جۆرج ئیستمان، داهێنەری فیلمە تەنەکەکان، بڕی $100 ملیۆن ماڵ و سامانی کۆکردەوە. خۆشی کردە گەورەترین بزنسمان لە جیهاندا. سەرباری دەستکەوتە مەزنەکانی کەچی وەکو من و تۆ حەزی بەستایشکردن دەکرد. بۆ نمونە، چەند ساڵێک لەمەوبەر
ئیسمان سەرقاڵی دروستکردنی قوتابخانەی ئیسیتمانی مۆسیقی و هۆڵی کیلبۆرن بوو لە ڕۆجرستەر. هۆڵی شانۆکەی بۆ بەرزڕاگرتنی یادیدایکی دروست دەکرد. جیمز ئادامسۆن سەرۆکی کۆمپانیای تەجهیزکردنی ئۆتێلەکان لە نیویۆرک هەوڵی ئەدا چەندەری تەجهیزکردنی ئەو ئەپارتمانانە بەدەست بێنێت. پاش ئەوەی پەیوەندی بە ئەندازیارەکەوە کرد، ئادامسۆن وادەیەکی دان بۆ بینینی بەڕێز ئیستمان لە ڕۆجستەر. کاتێ ئادامسۆن گەیشت، ئەندازیارەکەوتی: دەزانم تۆ دەتەوێت تەندەرەکانت دەست بکەوێت، بەڵام هەر لە ئێستاوە دەمەوێت پێت بڵێم کە تۆ ناتوانیت 5 خولەک زیاتر لە کاتی ئیستمان بۆ خۆت بەریت. ئەو زۆر سەرقاڵە، هەر بەپەلە مەبەستەکەتی بۆ ڕوون بکەرەوە و بێرە دەرەوە. ئادامسۆن خۆی ئامادە کرد وا بکات کە ئەندازیارەکە دەڵێ. کاتێ ڕێگەیاندا بچێتە ژوورەوە، سێری کرد بەڕێز ئیستمان سەرقاڵی دونیایە کاغەز و نووسراوە. بۆیە هەر کە بەڕێز ئیستمان تەماشای کرد و چاویلکەکەی لابرد، بەرەو ئەندازیارەکە و ئادامسۆن ڕۆیشت و گوتی: بەڕێزان، بەیانیتان باش، دەتوانم چ کارێکتان بۆ بکەم؟ ئەندازیارەکە بەڕێز ئادامسۆنی بە ئیستمان ناساند. اینجا گوتی کە چاوەڕوانم دەکردی، چاودێری نووسینگەکەتم دەکرد. من ئەگەر ژوورێکی وەکو ئەمەی تۆم هەبوایە، بایەخم با کارەکەم نادا. تۆ دەزانیت من ئەندازیاری دیکۆرم، لەگەڵەوەشدا تا ئێستا لە ژیانمدا نووسینگەی جوانی وەک ئەمەی تۆم نەدیوە. جۆرج ئیستمان لە وەڵامدا دەڵێ: تۆ شتێکت وەبیر هێنامەوە کە خەریک بوو لە بیرم دەچوویەوە. جوانە، وانییە؟ لە سەرەتاوە سەرسامی کردم، بەڵام ئێستا ئەوەندە سەرقاڵی کارم جاری وا هەیە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئەم نووسینگەیە نابینم. ئادامسۆن بە ژوورەکەدا گەڕا و ئینجا دەستی هێنا بەسەر ڕەفەیەکدا وتی: ئەمە بەڕۆی ئینگلیزیە، وانییە؟ کەمێک جیاوازە لە بەڕۆی. بەڵێ، ئیستمان وەڵامی دایەوە: بەڕۆی ئینگلیزیە و ئاوەردە کراوە برادێکم کە دارشوناسێکی پسپۆرە بۆی هەڵبژاردم. پاشان ئیستمان هەموو ژوورەکەی پیشاندا. ئاماژەی دەکرد بۆ بەشە جۆر بە جۆرەکانی و ڕنگ و چاڵە دەستیەکان و هەموو ئەو شتانەی تر کە لە پلان دانان و جێبەجێکردنی دیکۆری ژوورەکەدا یارمەتی دەربوون. لە کاتی گەڕان بە ژوورەکەدا و سیرکردنی کەلوپەلە دارینەکانیدا لە بەردەم پەنجەرەکەدا ڕاوەستان. ئیستمان با شێوازێکی خۆ بەکەم زانانەوە ئاماژەی کرد بۆ هەندێک لەو دامەزراوانەی کادەوێت لە ڕێگەیانەوە هاوکاری مرۆڤایەتی بکە. زانکۆی ڕۆجستەر و نەخۆشخانەی گشتی، نەخۆشخانەی چارەسەرکردن، خانەی هاوڕێیەتی، نەخۆشخانەی منداڵان. ئادامسۆن زۆر بە گەرمی دەخۆشانەی لێکرد لە بەرامبەر ئەو شێوازە نمونەیەدا کە ماڵ و سەمەنەکەی تێدا بەکار دەهێنێت و دەیخاتە خزمەتی سوکردنی ناسۆرەکانی مرۆڤایەتیەوە. لە پاشدا جۆرج ئیستمان گەنجینەیەکی شوشەی کردەوە و یەکەم کامێرای بەدەستەوە گرت کە کاتی خۆی داهێنراوی کابرایەکی ئینگلیزی بوو کڕی بووی. ئادامسۆن پرسیاری هەوڵە پێشوەختەکانی لێکرد بۆ کارکردن. بەڕێز ئیستمانیش زۆر بەڕاستگویانە باسی سەردەمی هەژاری و منداڵەتی خۆی بۆ کرد. باسی دایکە بێوژنەکەی بۆ کرد کە ناوەندێکی ساوایانی کردەبوویەوە. ئەمیش خۆی وەک نووسەر لە کۆمپانیایەکی تەمینەتدا کاری دەکرد، ڕۆژی بە 50 سنت. دێوەزمەی هەژاری بە ڕۆژ و بە شەو باڵی کێشا بوو بە سەریدا، کەچی بەڕیاریدا پارە و پولی تەواو کۆ بکاتەوە بۆ ئەوەی دایکی دەست هەڵگرێت لەو کارە سەختەیە. بەڕێز ئادامسۆن پەلکێشی کرد بۆ باس و خۆستی زیاتر. دانیشت و بە پرۆشەوە گوێی بۆ قسەکانی دەکرد لە کاتێکدا ئەو باسی لازموونی خۆی لە هونەری وێنەگرتندا دەکرد. باسی ئەوەی بۆ دەکرد چۆن بە درێژای ڕۆژ لە نووسینگەکەیدا کاری دەکرد. تەنانەت هەندێک جار بە شێویشدا تاقیکردنەوەکانی ئەنجامەدا. جار بەجارێک تاک و مادای کیمیاویەکان کارلێکیان لەیەک دەکرد، ئەم خەوە نوچکەیەکی دەدا. جیمز ئادامسۆن کاژمێر 12 خولەک چوویە نووسینگەکەوە. لە سەرەتاوە هۆشداریان دابوویە کە تەنها 5 خولەک مافی مانەوەی هەیە لە ژوورەوە، کەچی کاژمێرێ تێپەڕی ئینجا بوو بە 2 کاژمێر، ئەوان هێشتر لاگەرمەی قسەکردندا بوون. دوجار ئیستمان ئەوڕیدایەوە بەلای ئادامسۆندا وگوتی:
کۆتا جار کە لە ژاپۆن بووم هەندێک کورسیم کڕی و هێنامەوە بۆ ماڵەوە و لە حەوشەکەدا دامنان، بەڵام خۆ ڕەنگەکەیانی بردبوو. ناچار خۆم چووم لە بازار بۆ یەخم کڕی و هەر خۆیشم ڕەنگم کردنەوە. حەز ئەکەیت ئەو کارە ببینیت کە کردومە؟ زۆر باشە، فەرموو ئەچینەوە بۆ ماڵەوە، ئێوارە لە ماڵی ئێمە نان دەخۆین و کورسیەکانیش دەبینیت. لاپاش شێوکردنەوە بەڕێز ئیستمان ئەو کورسیانەی پیشانی ئادامسۆندا کە لە ژاپۆن کڕی بوونی. نرخی هەر یەک لەو کورسیانە لە $1.5 تێنەدەپەڕی، بەڵام ئەو جۆرج ئیستمانەی کە $100 ملیۆن بەکارکردن کۆکردبوویەوە زۆر شانازی بەو کورسیانەوە دەکرد، چونکە خۆی بۆ یاخی 44. نرخی کەلوپەلەکان لەو بینایەنەدا گەیشتە $90,000. گومانە دوایە کێ تەندەری کڕینەکانی بۆ دەرچوو، ئادامسۆن یان یەکێک لە ڕکەبەرەکانی. لەو کاتەوە تاکو بەڕێز ئیستمان کۆچی دوای کرد لەگەڵ جیمز ئادامسۆندا بوونە 2 هاوڕێی گیانی بەگیانی. پێویستە لەکوێوە دەست بەستەیشکردن بکەین، بۆچی هەر ئێستا لە ماڵەوە دەست پێ نەکەین؟ من نازانم لە چ جێگەیەکەوە گرنگە دەست پێ بکەین. پێویستە لە هاوسەرەکەتدا هەندێک تایبەتمەندی و خەسڵەتی باش هەبێ. ئەگەر بیر لە جێبەجێکردنی ستایشکردن بکەیتەوە، ئەگەر وانە بوایە نەتدەکردە هاوسەری خۆت، بەڵام لەکەیەوە تۆ سەرسامی خۆت دەربڕیوە بە سەرنجڕاکێشی ژنەکەت. لەکەیەوە چەند ساڵێک لەمەوبەر ڕۆشتم بۆ ڕاوماسی لەسەر چاوەکانی میرامین شی لە نیو برانسیوکدا. لە خێوەتگەیەکی دابڕاودا بووم لە قوڵایەکانی دارستانە کەنەدیەکاندا. تاکە شتێک کە بۆ خوێندنەوە دەستم کەوت ڕۆژنامەیەکی ناوخۆی بوو. هەرچی شتێ لەو ڕۆژنامەدا بۆ خوێندمەوە، بە ڕیکلامەکانیشەوە، بە وتارەکەشەوە کە بە پێنووسی دروتی دیکس نووسرا بوو. وتارەکە زۆر جوان و قەشەنگ بوو. بە جۆرێ قرچاندم و لای خۆم پاراستم و هەڵم گرت. نووسەر لە وتارەکەدا باسیەوە دەکا کە تەواو لەو ئامۆژگاریانە بێزار بووە کە پێشکەشی بووک و زاوا دەکرێن، بەڵکو بەڕای ئەو پێویستە یەکێک هەستێ زاوەکە بخاتە لایەکەوە و ئەم ئامۆژگاریەی بکات. مەدح و ستایشکردنی ژن بەر لە هاوسەرگیری ئارەزوویەکە بۆ ژنەکە، بەڵام لە دوای هاوسەرگیری زەرورەت و تەنانەت ئامانەتێکی لاپەڕە 145. هاوسەرگیری جێگەی دوژمنایەتی نییە، بەڵکو کێڵگەی دیبلۆماسیەتە. ئەگەر حەزت لەوەیە ژیانێکی خۆشت هەبێ، ڕەخنا لە کار و فەرمانەکانی ژنەکەت مەگرە، یاخود بەراوردی کارەکانی مەکە بە ئیشەکانی دایکت. بە پێچەوانەوە بەردەوام دەستگوشات بە لە ستایشکردنیدا و بە ئاشکراباسی ئەوە بکە کە زۆر شادومانیت بەوەی ژنێکت هێناوە تایبەتمەندیەکانی ڤینۆس و مینەرڤا و ماریئانی تێدا کۆبەتەوە. تەنانەت ئەگەر خۆراک و نانیشی زۆر خراپ ئامادەکردبوو، تووڕە مەبە، بەڵکو بڵێ ئەم ژەمە زۆر باش بوو، لە باشیدا ئاستێکی ئاسایی نەبوو. دەربڕینی وەرگێڕ بەوەش هانی ئادەی زیاتر گرنگی بە ئامادەکردنی چێشت و ژەمەکانت بدات تاکو بگاتە ئاستی گومانی باشی تۆ. لە ناکاو دەست بەو کارە مەکە، چونکە گومانی بۆ پەیدا دەکا، بەڵکو ئەم شەو یان سبەی شەو چەپکێ گوڵ یان پاکەتێ شیرینی بۆ بێنە. هەر بە قسە مەڵێ بەڵێ پێویستە وا بکەم، بەڵکو بەڕاستی وا بکە. زەردەخەنەیەکی بۆ بکە، هەندێک قسەی گەرم و گوڕی بەگوێدا بدە. ئەگەر هەموو ژن و مێردەکان وا بکەن، ئەرێ هیچ پەیوەندێکی هاوسەرگیری شکست دێنێت و هەڵدەوەشێتەوە؟ هەست دەکەیت بزانیت بە چ شێوەیەک ژنێک دەکەوێتە نێوداوی خۆشەویستی تۆوە؟ زۆر باشە، بفەرموو نهێنیەکەت پێ بڵێم، بەڵام بیرۆکەی من نییە، بەڵکو لە دۆرتی دیکسم وەرگرتووە. جارێک چاوپێکەوتنی لەگەڵ ئەو پیاوەدا ساز کرد کە فرەژن بوو، توانی بووی دڵی 23 ژن ڕام بکات. شێوی باسە بڵین لە زینداندا ئەم چاوپێکەوتنەی لەگەڵدا ساز کردبوو. باسی ئەوەی لێپرسی کە ئایا چ شێوازێک پەیڕەو دەکا کاتێوە لە ژنێک دەکات بکەوێتە 46. لە وەڵامدا کابراگوتی هەرگیز پەنا نابەمە بەرفێڵ و چاوبەست.
تەنها ئەوەی لەسەر تۆیە ئەوەیە کاتێ لەگەڵ ژنێکدا دوایت باسی خۆی بۆ بکە. هەمان شێواز لەگەڵ پیاوانیشدا بەسوودە، باسی خۆی بۆ پیاویش بکە. دزرایلی یەکێکە لە زیرەکترین ئەو پیاوانەی حکمی شانشینی بەریتانیایان کردووە. دەڵێت باسی خۆی بۆ هەر پیاوێ بکەیت چەندین کاتژمێر گوێت بۆ دەگرێت. بەو جۆرەش ئەگەر ئەتەوێ خەڵک خۆشیان بوێیت ئەم ڕێسایە بەکاربێنە. وا بکە کەسی بەرامبەرت هەست بە بایەخی خۆی بکات، بەڕاستگۆیی ئەو کارە بکە. ماوەیەکی زۆرە سەرقاڵی خوێندنەوەی ئەم پارتوکەیت. پارتوکەکە دابخە و دەست بکە بە جێبەجێکردنی فەلسەفەی ستایشکردن لەگەڵ ئەو کەسەی لە نزیکتەوە دانیشتووە. پاشان سەرنجی ئەو ئاسەوارە جادوویە بدە کە ئەم ستایشکردنە لەسەر ئەو کەسەی دەواازەی سێهەم. هەندێک ڕێگا بۆ ڕێکێشانی خەڵک بەرەو شێوازی بیرکردنەوەی خۆت دیلکارنگی دەڵێت. زۆربەی خەڵک ئەو توانە زیرەکانەیان نییە کە دەست لە دەستی ئەوی تر بنێن بۆ چوونە قوڵای بیر و باوەڕە مرۆیەکانەوە. لە نێو توانای زیرەکەکاندا نهێنی فێربوونی ئەم ڕێگەیە هەیە. چۆن دڵی کەسانی تر ڕادەکێشیت بەرەو شێوازی بیرکردنەوەی خۆت و دواتر هاوکاری دڵگەرمانەیان لاپەڕە 148 لاپەڕێکی بەتاڵە.